بەڵێ میوانێکی دیکەمان هەیە میروان ئەحمەد چالاکوان لە ڤێرجینیا ئەمریکا و لەگەڵمانە. بەڕێز میروان سڵاوتان لەبێ، کاتتان باش. سەر شەوی ڕابردوو بە چەند مشتێکێکە و لەری پایتەخت هێرەمی کوردستان کرایە ئامانج و سوپای پازداران باسیەوە کرد کە هێزە دژبەرەکانی خۆیان کردو تا ئامانج، بەڵام ئەوی واقعەکە بە دواتر بینیمانەوەیە کە هاوڵاتیانی سڤیل کراونە تا ئامانج و شەید و بریندار بوون و ماڵوێران بوون. ئامانج لەم هێرشانە چییە؟ دەیانەوێ چی بکەن، بە چی بگەن؟ سەرەتا سەری ڕێز و نەوازش بۆ ئەو شەهیدانی کە لەو هێرشەدا شەهید بوون و هیوای زوو چاکبوونەوە بۆ بریندارەکان. ئامانجی هێرشەکە زۆر ڕوونە. ئامانجی هێرشەکە ئەوەیە کە تێکدانی ئارامی ئەو کوردستانە جوانەیە کە هەیە، تێکدانی ئارامی هەولێرە، ئاوەدانی هەولێر. ئەمە بۆ دوو جار دوو سەرمایه‌داری زۆر ناودار دەکرێنە ئامانج، یەکێکیان لە بواری وزایی، یەکێکیان لە بواری ئاوەدانکردنەوە. ئامانجەکەیان ئەوەیە کە تۆ بە شێوەیەک لە شێوەکان تەسلیمیان بیت. هەولێر تاکە شوێنی ناوچەکەیە کە تا ئێستا بە خۆڕاگری ماوەتەوە و تەسلیمی ئەو ئیرادەی ئێران نەبووە کە ئەو پێویستی بە تاواکردنی ئەو هیلالی شیعیەی کە چەندین ساڵە هەوڵی وەداوە و ئەم لێرەدا ڕێگریەک هەبووە. لەم کاتەیە بەڕاستی چی پێویستە بکرێت؟ یەکەم شت سەرکۆنە تەنها بە سەرکۆنە دەرەقەتی ئەوە نایە تۆ جارێکی تر بێت بە ئەو بە بالیستی هێرش دەکات سەر درۆنەکانی بە بەردەوامی. بەڵێ پێش هەموو شت یەکگرتووی کورد ئەمە داواکاری نییە، ئەمە ئەرکە لەسەر هەموو لایەک تەنها بۆ یەک جار بە یەک دەنگ هاوار بکەن بۆ یەکگرتووی کورد داواکرێت. پێویستە لە هەر چوار پارچەی کوردستان بە یەکگرتووی داوای ئەوە بکرێت کە کوردیش نەتەوەیە لەم ناوچەیە، کوردیش پێویستە هەڵوێستی یەک بگرێت. ئەوە تا لە هەر چوار دەورمانەوە هجوومە، لە هەر چوار دەورمانەوە خۆشحاڵی تەنانەت بەوەش دەرەبڕێکە سەرمایه‌دارێک یاخود کەسێکی مەدەنی بەبێ ئەوەی هیچ ڕەبتێکی بە سیاسەتەوە هەبێت بۆ چەندین جار دووبارە دەبێتەوە. دەبینین لە سوۆشیال میدیای دراوسەکانمان، تەنانەت سوۆشیال میدیا عەرەبیەکانی عێراقی خوارەوە دەبینین خۆشحاڵی دەدەبڕن بەداخین کە هەنێک لە سوۆشیال میدیا کوردەکانیش بە جۆرێک لە جۆرەکان ناڵین خۆشحاڵیان دەربڕێەوە، بەڵام هیچ ئیدانەیە تەنانەت ناتوانێت ئیدانەیەکی ئەوە ساشکەن. بۆیە پێویستە نەڵێ وڵا ئیدانی ئەکەین، ئیدانی ناکەین. یەکگرتووی کورد لەم کاتەیە زۆر گرنگە، خۆ یەکلاییکردنەوە زۆر گرنگە. هەولێر بۆ ئامانجە. هەولێر ئامانجەکە چییە؟ هەولێر دەمێکە ڕێگری کردووە وەکو پێشتر ئاماژەم بۆوە کرد کە ئەو هیلالی شیعیە بە ئاسانی تەواو بێت. کەواتە تۆ لانی ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا هەیە. هەولێر بتێ و نەتەوێت نزیکترە لە لایانی ڕۆژ ئاوایەکەیەوە کە ئەمە کرانەوەی جیهانیە بە ڕۆی ناوچەکەیە. ئێرانیش ئەمەی پێ هەزم ناکرێت، پێویستی بەوەیە هەولێریش خۆی تەسلیمی ئێران کات. ئەمەش کە کارێکە نەگونجاوە، هیچ کوردێک ئەوەی پێخۆش نییە لە هیچ پارچەیەکی کوردستان. بەڵام لە بەرامبەر ئەوەش کورد خەریکە ئێران ناچاری ئەکا تەسلیم بێت، بەڵام لە بەرامبەری ئەوە لایانی ڕۆژ ئاوایی کە ئەمریکا و ئەوروپا و تەنانەت ئیسرائیلیشە بە بەرچاوی ئەوانەوە کە ئەوان سەبەبی ئەوەن کە هەولێر ئاوایی لێ بکرێ، ئەوان هەڵوێستەکانیان زۆر لاوازە تا ئەم دەخەیە. بۆیە پێویستە جگەل لەوەی کە یەکگرتووی کورد ببینن، پێویستمان بەوەیە لایەنی ئەمریکا و ئەوروپا و تەنانەت ئیسرائیلیش کە ئەم کەلیمەیە بەلای عەرەب و بەلای ئێرانەوە کە دروست کراوێکە دائیمەن بەوە تەهدیدی کوردەکەن کە کورد لایەنگری ئایا ئەوروپایە، ئایا ئەمریکا، ئایا ئیسرائیلە، هیچ کێشە نییە. با لایەنگر بێ. قەتەر لایەنگری کێیە؟ ئەم موشەکانی ئێران ئیمڕۆ هاویشتوونی ئەمە هەڵبەتە جگە لەوەی کە داواکردنی خۆتەسلیمکردنە لەگەڵ ئەوەشە جوابانەوەی ئەو هێرشانەیە کە هەفتەی ڕابردوو کرانە سەر یەمەن و کراونەتە سەر چەندین کەسایەتی سوپای پاسداران لە ناو دیمەشقا، لە لوبنان، لە غەزە تەنانەت، لە ناوجەرگەی ئێران، لە کرمان، لە تەقینەوەکانی کرمان، ئەمان هاتوون دێن لە شوێنێکی ترەوە خۆیان بۆ لە هەولێرەکەنەوە.
بەڵێ ئێمەش کێشەکە ئەوەیە ئایا ئەمە هەر بۆ نمونە خۆ ئێمە پێمان خۆش نییە بێن هەر لەنا هەولێرە یان لە بەغدادە یان لە قەتەر یان لە هەر وڵاتێکی تر ئێران بێت هێرش بکاتە سەر بنکەیەکی کە بەڕەسمی بنکەی ئەمریکای ئیسرائیلە، بەڵام زۆر بە ئاسانی دەتوانێت ئەو بکە، بەڵام دێت ئامانجەکەی دەگۆڕێ بۆ شوێنێک کە تەنها ئەوەیە کە تەسلیمی ئیرادەی ئێرانی نەبووە، دێت خانوویە کە منداڵی 1 ساڵانی تێدا شەهید بووە. نازانم تەنها خوا دەتوانێت پشتگیری ئێمە بکات لەم کاتەدا. هاوار بەس بۆ خوا ئەبین کە لەم گێشاوە ڕزگارمان کات، بەڕاستی دڵمان بڕە، بەڕاستی زۆر 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 نازانین هانا بۆ کێبەری پێویستە کوردانی دەرەوە هەڵوێستمان یەک بێت، پێویستە بەڕێز میروان وەکو چالاکوانان ئەتوانن چی بکەن؟ گەورەترین ڕێپێوان بکرێت، هەزاران ڕێپێوان نەکرێت. من ناڵم ینی خەڵکیش هەیە پێموچە داوام دەکات و پێویستی بۆ ئەوانش خۆپیشاندانەکەن، بەس ئەو هەموو خۆپیشاندانە ئەکرێت لە جی پێموچەی با بۆ یەک جار هەڵوێستێکی نەتەوەییشمان هەبێت، با بۆ یەک جار ئەمڕۆ هەموو کوردستان بە یەک پارچە بەبێ ئەوەی کەس پێیان بڵێ، بەبێ ئەوەی هیچ حیزبولایەنێکی لە پشت بێت تکاتان لێکەین تر بەسە بابێن لە چی ئەترسن، با هیچ نەبێ یەک تۆز بچنە بەردەمی ئەو چەندین کونسلگەری ئێرانی کە هەیە لە کوردستان و لە هەموو شارەکاندا هەیە، با بۆ یەک بەڕێز میروانی وەکو چالاکوانان ئەتوانن چی بکەن؟ ئێوە وەکو چالاکوانان لە ئەمریکا هیچتان پێکرێ یان ئەتوانن ڕێگەی گوپارە گروپەوە چ لە ڕێگەی لۆبیەوە شتێک بکەن؟ من ئێمە خۆمان چەندین جاری تریش کە حاڵەتی لەم بابەتەی تو ڕووی داوە لە هەموو کوردانی ئەمریکا لەو ئاسانتر نییە هەچ کەس لای خۆیەوە نامەیەکی ناڕەزایەتی پێشکەشی بە کۆنگرسمانی دیستریکتەکەی خۆی بکات. ئەمە ئاسانترین هەڵوێستێک کە هەموو کوردێک، ئایا چالاکوان بێ، ئایا چاودێری سیاسی، ئایا کوردێکی ئەمریکا، ئایا گرینکارتی هەیە، جنسی هەیە، هیچی نییە، هەر بە قاچاغیش هاتبێت ئەتوانێت بۆ هەر بابەتێک نامەی ڕخنە ئامێزی خۆی پێشکەش بە کۆنگرسمانی دیستریکتەکەی خۆی بکات، لە ڕێی ئەوانەوە دەچێتە ناو کۆنگرس، لە کۆنگرسەوە بەرز دەکرێتەوە و بەڕاستیش ئیشیشی لەسەر دەکرێت، لۆبی شەروا دروست دەکرێت ئێمە لۆبی دروستکەین بەداخۆ یعنی دوای سا من تازە بڵێم لۆبی دروستکەین بۆ دروست نەکراوە، لەوانەیە بڵێ وەڵا هەیە، بەس هیچ گونجاو نییە ئێمە لەم هەموو کۆنگرسمانە چەند کۆنگرسمانێک نەبێت کە پشتگیری ئەو دۆزە ڕەوایی گەلی کورد بکات کە بەم شێوەیە، یعنی من وەکو باسم کرد تەنها هاوارمان بۆ خوایە لەم کاتەیە، ئەوە ڕۆژ هەڵاتە پشتگیریمان ناکەوە لێمانێ، ئەوەش ڕۆژ ئاوایە کە ئێمە لەبەر ئەوان ئەچەوسێ لێنەوە کە بە زۆر ئەیانێ بیسەپێن بەسەرمانەکە ئێمە سەر بوانین، ئەوەش هەڵوێستەکەی ئەوانە لە بەیاننامەی یەکەمیانە بەڕاستی من بێزار بوو کە ئاڵێ ئێمە هیچ کەسێکی ئێمە بریندار نەبووە، کەواتە ئەڵێ ئەن بە کوردەکە ئێمە مەجبورمان چی هەڵبین، باز هەر چۆنێ بوو بەیاننامەی دوم کە وەزارەتی دەرەوە دەریکرد هەر چۆنێک تۆزێ باشترە بۆ دۆزەکە کە ئاڵێ ئێمە قبوڵی ناکەین و ئەمە بەو شێوەیە باشترە ئیدانەیەکی قورستری تێدایە، بەزەوەی کۆشتی سپی ئەڵێ وەکو چاودێرانمان سێریان کرد و بە دوواداچوونمان کرد و کەسی ئێمە پێوە نەبووە، ینی هاک ئەوە مشکلەی ئێمە نییە، بەڕاستی پێویستە لەم کاتەیە هەڵوێستی کوردێک وەکو باسم کرد، بەڵام پێویستیشە لەگەڵ ئەوەشە هەوڵەکان جدیتر بکرێن لەگەڵ ئەمریکا و ئەوروپا سەر بکرێت بە شێوەیەک دەتوانێت ئێمە ڕێگری لە بالستی ناکرێت، بەس بە شێوازی تر دەتوانێت هەر هیچ نەبێ ئێمەش هەڵوێستمان هەبێت، کارتی خۆمان هەبێت بۆ ئەوی کە ئەوە دووبارە نەبێتەوە. بەڵێ هەڵوێستی حکومەتی عێراق چۆنە بینن لەم دۆخەیە کە تا ئێستا هیچی حکومەتی عێراق کوا هەیە تا هەڵوێستی هەبێ؟ حکومەتی عێراق میلیشیایە، میلیشیاش کێیە؟ ئەو میلیشیانەی کە حکومەتی عێراقیش ئەناڵێنێ بەدەستیانەوە، حکومەتی عێراق کوا هەیە؟ بمبورێکەوا دەڵێم لەوانەیە ئێستا خەڵکێک بڵێتەوە ئەمە تەشهیرە بە حکومەتێک دەیکەی، بەڵێ حکومەتی عێراق پێک هاتووە لە میلیشیاکانی سەر بە ئێران و ئەوەی کە ئەوان پێیان نەکرێت دەیکەن، ئەوە تا دەبینین تەنانەت دادگای فیدرالیش ئەوەی کە بیوە دەیکات، ئەوە هەرواز لەوانە بێن ئەو حاڵەتانی کە بەسەر کوردیان هێنا لە سەر کۆمار کاتی دانانی سەر کۆمار لە مەسلەی نەوت لە مەسلەی بودجە، ئەوە تا هەر دوورمەڕۆ لە مەسلەی سونەکانیش سەرۆکی پەرلەمانیان لابرد، دوێنێ بینیمان سەرۆکی پێرە بینیمان سەرۆکی پەرلەمان بە شێوەیەکی دیموکراتیانە لە ناو پەرلەمان ئەویستیان دەنگان بکرێت، کاتێک زانیان بە مەسلحەتی ئەوانی و نزیک نییە لەوان نیان هێش ئەوەشیان ڕاگرت، کەواتە ئەو دادگایە کە ئیلا ئەبێت ڕەزامەندی و مۆری کۆتایی ئێرانی پێوە بێت، عێراقیش وەکو پارێزگایەکی ئێرانی تا ئێستا مەعامەلاکە بەداخەوە
چ هەڵوێستێکی هەبێت هەڵوێستی هەبێ بڵێ وەڵام من وەکو پارێزگاری عێراق داواکەم لە حکومەتەکەم کە حکومەتی ئێران نیشتیوانەکە نەخێر ئەبێ عێراقیش خۆی یەکلایی کاتەوە هەڵوێستی هەبێ کە بڵێ ئێمە عێراقین دراوسێمان ئێرانە نەک بڵێ ئێمە پارێزگایەکین لە عێراق ئەمە تاکەی ئەوە 23 ساڵە ئێمە پارێزگایەکین لە ئێران بەداخەوە ئەوە کە هەڵەکەش هەڵی ئەمریکاش بوو کە ئێرانی وەکو پارویەک تەسلیمی ئێران کرد کە ئەمە ڕەخنێکی زۆر زۆر گەورەیە لەسەر حکومەتی ئەمریکا بەڕاستی لەو خەڵکانی کە ئاگاداری ڕۆژهەڵاتی ناوەڕاستن هەمیشە ئەو ڕەخنەیە ڕوبەڕووی سەرجەم سیاسەتدار ئەمریکەکان دەکرێتەوە کە بۆچی وایە لە عێراق و سووریا ئاوا بۆ شێوەیە ڕادستی ئێرانیان کردووە بە کەیفی خۆی ئەو هیلالە شیعی دروست کردووە و ئەمریکاش بەرژەوەندەکانی هەمووی کەوتۆتە مەترسیەوە تەنانەت دوای لێ هاتووە بنکەیەکی ئەمریکی نەماوە مەترسی لەسەر نەبێت لە ناوچەکە بەڕێز میرانبوونی بەرژەوەندی وڵاتانی ڕۆژاوا لە هەرێمی کوردستان تا چەند واکاتەوان جدیتر بن لە پاراستنی هەرێمی کوردستان واللهی بەرژەوەندی تا بەرژەوەندی کەوتەوە لەوانەیە ئەوان بەرژەوەندی گەورەتر شتێک بەرن بۆیە ئەو بەرژەوەندی هەرێمی کوردستان بە هەند وەرناگرن ئەجینا ئەو کوردستانە ئەو بەشە بچووکە ڕزگارکراوەی کە ئێستا لە دەستی عێراق ڕزگارە من وا دەڵێم کەیفی خۆیانە کێرشی تر دەڵێ ئەو باچە بچووکەی کە تەنها ناوچەی ئارامە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و بێکێشە بووە ئیشەڵڵا هەر بەردەوامیش بە بێکێشە ئەم کێشانەش وردەوە بەرەو چارەسەر بکرێ بە هەر ڕێگەیەک بێت بەڵام ئەو لایەنانی تر کە بڵێن لەوانەیە پاروی چەورتریان هەبێ لەو پاروی کە لە کوردستان هەیەوە هەڵوێستیان بەو شێوەیە نییە بۆ نمونە ئەگەر هەڵوێستێکی وەکو هەڵوێستی فەڕەنسا لە ساڵی 91 دەری بڕی کاتێک کە لە هەڵوێستی ئەوەی هەبوو کە هێڵی جەفرین دابمەزرێت ئەوە هەڵوێستی لە ساڵی 91ەوە کورد پارێزرا هەتاوەکو ڕوخانی ڕژێمیش کورد بەشێکی سەرەکی بووە لە پێکێنانەوەی حکومەتی عێراق ئەوە هەڵوێست بوو کە ئەو هێڵی 36 دانراوە بۆ کوردستان ئەوە هەڵوێست بوو کە لە ئەنجومەنی لە نەتەوەیەکگرتوەکان کورد بە دەست پێشخەری فەڕەنسا و بە پشتگیری ئەمریکا و بەریتانیا و چەند وڵاتێکی تر ئەمە پشتگیریە لێرەشە لەم کاتەشا دووبارە لەوانەیە ئەمە پێویستمان بۆ بێ ئەو بڕیارە دووبارە بکرێتەوە یاخود نوێژەم بکرێتەوە جارێکی تر بەڵێ بە شێوەیەکی لەو شێوەیە ئەو کاتێک کە عێراق بڵێن فەڕەنسا ئەوەی کرد کە عێراق بووی نییە بە هیچ شێوەیەک هیچ جۆرە فڕۆکەیەک بفرێنێت لە خەتی 36 کە ئەو کاتە من ئەو کاتە هەرزەکاریش بووم کە خۆپشاندان وشتی بچکۆلا ڕێگەخرامانوت داوامانەکرد 36 پێ بە 34 بۆی سلێمانیش بگرێتەوە ئێستاش بە هەمان شێوە پێویستمان بە هێڵێکە لە هێڵی 34 کە سلێم هەموو پارێزگاکانی کوردستان هەرێمی کوردستانی تیابێ کە دژە فڕین و دژە درۆن و دژە تانک و دژە هەموو شتێک بێت بۆیە ئەمە مەگەر فەڕەنسا ئەومان بۆ بکاتەوە جارێکی تر مەگەر نازام لۆبێکی ئەوە گەورە دروستکەین لە ئەمریکا و تەنانەت ئیسرائیلیش یعنی ئێمە دەردنی کابراڵێ ماران خواردەی دەستی ئەوەین کە بە زۆر ئەمانسە پێن کە ئێوە لەگەڵ ئیسرائیلان و دژی ئیسرائیل نین کامەیە بیانەکان لە شەر هەندێک بیانوە بردومانەکەن کە وانە نەخێ نەگوانیە ئەسڵەن بیان و زۆر ئاسان بوو یەک مەتر لەولاترەوە ئەیانتوانی باڵستانی ئەمریکا دەفروت و نابکەن 5 مەتر لە خوار خۆیانەوە لە قەتەر ئەیانتوانی هەموو بارەگاکانی ئیسرائیل کە بە شێوەی فەرمی لە ناو قەتەرا هەن وێرانیان کردایە قونسوڵخانە و سەفارەتی ئیسرائیلی لە بەحرێن هەیە لە ئوردن هەیە لە کوێ نییە لە تورکیا هەیە لە تورکیا خۆتان نەزانن کە باسیوانە درێژ نەکەینەوە بۆ لە هیچ وڵاتێک هیچ هێرشتێک ناکرێت دەستە هیچ بەرژەوەندێکی ئەمریکا ئیسرائیل هیچ وڵاتێکی تر لێرە شوێنێک کوێشە نووریی بێ نەریمان بەڵێ بە سپاس بۆ بەڕێز میروان ئەحمەد چالاکوان لە ڤێرجینیاوە لەگەڵماندا بوو سپاس بۆ بەشداریدان بەڕێز میروان